بەڕێوەبەرایەتی پەروەردەی دەربەندیخان دڵنیایی بە قوتابیان و سەرپرشتیارانی قوتابیان دەدات. بەشێکی زۆری خوێندنگاکانیان نۆژەن کردوتەوە و ئەم ساڵ پرۆسەی خوێندن بە شێوەیەکی ئاسایی لە قەزاکەدا بەڕێوە دەچێت. ئەمە لە کاتێکدایە بەهۆی بوومەلەرزە بەهێزەکەی کۆتایی ساڵی ڕابردوو زەرەر و زیانێکی زۆر بەرکەرتی پەروەردە لە قەزاکەدا کەوت بە شێوەیەک تا ئێستا چەندین قوتابخانە بەهۆی مەترسی ڕووخانیەوە بۆ ئەم ساڵی خوێندن دەوامی تێدا ناکرێت. دیارە ڕەوشی پەروەردە لە دەربەندیخانە بەهۆی بوومەلەرزەکە کێشە و گرفتێکی گەورەی بۆ دروستکردین لە ساڵی پاردا، بەڵام خۆشبەختانە ئێمە نەمانهێشت بە هیچ شێوەیەک پرۆسەی پەروەردە پەچی بکەوێەوە سەرجەم ئەو قوتابخانەی کە کێشە و گرفتیان هەبوو کە بوومەلەرزەکە زیانیان بەرکەوتوو زیانی گەورە هەمومان دابەشکردن. تەنها دوو قوتابخانەمان ئێستا ماوەتەوە کە ئێمە نۆژەنکردنەوەی تێدا بکەین. سەرجەم قوتابخانەکان نۆژەن کراوەتەوە بە هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان و ڕێکخراوی یونیسف و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی هیچ گرفتێکمان نیە. ئەو دوو قوتابخانەیش ئێستا کاری لەسەر دەکەین لەگەڵ هەم حکوومەتی هەرێم کە پارەی تەرخانەکە بۆ یەکێکیان و حکوومەتی عێراقیش بڕیاری داوە تەرخانیکە و یونیسیفیش لەسەر خەتە بۆمان بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتی ئەو دوو قوتابخانەی. مامۆستایانی ئەو قوتابخانانە گلەییان هەیە و دەڵێن قوتابخانەکانیان بۆ دەوام گونجاو نین. ئەگەر چارەسەری پێویست بۆ نەدۆزرێتەوە ئەوە خوێندن لە کەشێکی تەندروستە بەڕێوە ناچێت. سەرپەرشتیارانی قوتابیانی ژنای شارنەوە بە ناچاری قوتابیەکان بە ئۆتۆمبیلی تایبەت دەگوازنەوە بۆ قوتابخانەکانیان. ئەمەش بارگرانیەکی دیکەی دارایی بۆ دروستکردوون. وەک خۆیان دەڵێن خوێندنگاکانی خۆیان بەهۆی مەترسی و ڕووخانەوە قوفڵیان لێدراوە و ناچار دەبێت ڕێگایەکی دوورتر بۆ خوێندن ببڕن. کە بوومەلەرزە نەداوە ئەمانش ناتوان داوامی تیا بکەن کە نردومانە بۆ جاری وا بووە مناڵەکە خۆم ڕۆیشتوم لەگەڵ یا پاسەکە جێڵاوە پاسەکە یان شکا بووە زۆر ناڕەحەتە بۆمان. ئیتر نازانم لەوە زیاتر چی هەمومانە 5 بەڵێ منی سەدوان ئەبێ 30,000 بم زۆر زۆرە بۆم زروفە من 25 دەمە مۆلیدا 25 دەمە ئەوە زۆر زۆرە بۆ قوتابخانە کەڵکیەوەی نەماوە ینی دەوامی تیا بکەی خۆ پۆلەکانە بینی و تەسویرەکە و کردووە هەمووی ڕووخاوە و ئەنجا لەوانەیە احتیمال هەیە هەم بوومەلەرزەی تریش بێت و ئێمە ناتوانین ژیانی تەلەبە بخەینە مەترسیەوە لەوانەیە کارە ساد و ڕووباشت بێت چکە ئەو شتانە هەر هەیە و دەنگ و باسیشە. 350 خوێندکارمان بووە ئیتر ئێمەش لەگەڵ مەکتەبی هەڵگوردا دابەش کران ئەوان چوون بۆ قانع ئێمەشیان نار بۆ بابان. بەڵام زۆر ناخۆشە ینی ئێمە سێدەوامی بووین باوەڕکە ئەچوین بەسەر یەک کاتێکەڵە بووین وەزعێکی ناخۆش. لە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی دەربەندیخان 69 خوێندنگا هەن کە لەلایەن زیاتر لە 1700 مامۆستا و فەرمانبەرەوە بەڕێوە دەبرێن. و شیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندیخان.